گۆڤارێک کە سەرجەم بابەتەکانی ناوەڕۆکی بابەتەکانی و سەرجەم ئەو بابەتانی کە قسەی لەسەر دەکرێت بابەتی فەلسەفین و لە ئێستادا شەشەم ژماری ئەم گۆڤارە دەردەچێت کە ئەویش گۆڤاری لۆگۆسا کە گۆڤارێکە تایبەتە بە فەلسەفەواتە گۆڤارێکی فەلسەفی قسە و باسی زیاتر دەربارەی ئەم گۆڤارە و سەرجەم بڵاوکراوەکانی ترەکەین بە میوانداری زۆر بەڕێز هەرێم عوسمان نووسەر و مامۆستای زانکۆ بەخێراتی کاکەرێم بەخێربەی سەرچاو. ئەم بیرۆکێتان لەکوێ بۆ هاتووە؟ بەڵێ دیارە بیرۆکەکە هەر پەیوەندی هەیە بۆی کە تۆ خوێنەر بیت و نووسەر بیت دوجاریش خەونی ئەوەت هەیە کە ئەو بواری تیا ئەخوێنیتەوە زۆرتر چالاک بێت و زۆرتر ئیشی تیا بکرێت و کاتێکیش کە بواری فەلسەفە و خوێنەری فەلسەفە زۆرە یاخود کەمە گرنگ نییە بەڵام ئەوداڵی تۆ یا خەونی تۆ بۆ ئەوەی کە زۆرترین بەرهەمی فەلسەفی هەبێ کتێبی فەلسەفی هەبێ یەکێکە لە خەونەکانی هەموو خوێنەرێک کە لە بواری فەلسەفەیە ئەخوێنێتەوە. ئێمەش خۆم لەگەڵ هاوڕێم شاو عوسمان کە سەرپەرشتیاری ئەم گۆڤارە ئەکەین ئەو بۆشایی کە هەستمان پێ ئەکرد لە بڵاوکراوەی گۆڤارێکی فەلسەفیا لە ناو مێژووی کوردان نەک ینی تەنیا لەو کاتێک کە ئێمە دەستمان پێ کرد بۆشایەکی زەق بوو لەبەرەوە بیرمان لەوە کردەوە کە گۆڤارێک بڵاو بکەینەوە و کاتی بڵاوکردنەوەکەشی کاتێکی تایبەت بوو تایبەت بوونەکەشی ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە لە قەیرانێکی داراییە بووین و ئەو قەیرانە وای کرد سەرجەم ئەو بڵاوکراوانە ینی زۆرینەی زۆریان بوەستێت بڵاوکراوە کوردیەکان کە لەلایەن هەم حیزبەوە هەم حکومەتەوە هەم مؤسسە جیاوازە بازرگانیەکان هاوکاریەکان زۆر بەیان وەستان لەو پاش شەڕی داعش و هاوکاتی شەڕی داعش لەبەرەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئێستا باشترین کاتە کە ئەوانە وەستاون لە ڕاستیە زۆر پێویستمان بەوەیە ئێمە دەست پێ بکەین دەست پێکردنەکەژەوە ناکە ئەوان وەستاون ئێمە دەست پێ بکەین نا بۆ مانایی کە لە ڕاستیە دەرکردنی گۆڤارەیەک مەرج نییە تۆ پێویستە بە لایەنێکی مادی زۆر گەورە و زەخم هەبێکە گۆڤارەکانی بەر لە ئێمە ئەزمونونەکانی بەر لە ئێمە ئەیان کرد بۆی ئێمە خۆبەخشانە وەکو ئەوەی کە سەرپەرشتی شوێنێگەکەیت ئێمەش سەرپەرشتی ئەم شوێنەمان کرد کە پێوترێ گۆڤارێکی فەلسەفیە بیرکردنەوەی فەلسەفی لەو گۆڤارەیە و ئەوەی کە زۆرتر ئەکتیڤەتیایە زۆرتر وەگەڵێ خاوەن ماڵە لە ڕاستیان نووسەرەکانمانن کە لەوێ بۆمان ئەنووسن تا ئێستاشی لەگەڵا بێ بەردەوامن لەگەڵمانە ئێمە تەنیاوەکو بەڕێوە بردننی و هەڵسوڕانی لایەنی مادیەکەی کە ماگانە شتێک لە ئەو داهاتی خۆمان هەمانە ئەیخێنە لاوە بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ هەر ژمارەیەکە بەبێ ئەوەی کە لە هیچ شوێنێک لە هیچ لایەنێک لە هیچ کەسێک هاوکاری مادی وەرگین تا ئێستا خۆمان توانیمانە ئەم ژمارانە و ئەم کتێبانە بڵاو بکەینەوە لەبەرەوە گرنگ بوو بەڕاستی زۆر باشە هەمیشە کە ئەوترێت گۆڤار ئێمە بابەتی جیاواز و بابەتی هەمەڕەنگ دێتە پێش چاومان بیر لە گۆڤارێکەکەینەوە کە بابەتی جۆرە و جۆری تیاابێت بابەتێک کە تایبەت بێت بە فەلسەفە ئەگەر پێشینەیەکی نەبێ یاخود ئەگەر کاری بۆ نەکرێت بۆ ئەوەی کە زۆر بچێتە ناو خەڵکەوە ڕەنگە تۆزێک قورس بێت بیرتان لەوە کردبەوە؟ بەڵێ بێگومان هەر خودی فەلسەفە خۆی بابەتێکی وشکە سەختە گرانە وشک نییە بەو مانایە وشکەکەی پەیوەندی هەیە بەو دابڕانەی مرۆڤەوە لە بیرکردنەوە لە ڕاستی ئاجینا فەلسەفە بیرکردنەوەیە لەبەرەوە وشکەکەی پەیوەندی هەیە بە دابڕانی مرۆڤ لە بیرکردنەوەوە بەڵام لە ڕاستیە ئەمە واقعەیەکە کە بابەتی فەلسەفی خوێنەری کەمە و درەنگ ئەچێتە ناو خەڵک خۆشەویست نییە بەو چەشنە بابەتێکە درەنگ لی بابەتی سەرێشێ بەڵەتەکەی ئەمەش مێژوویەکی هەیە و بە تایبەت لە ناو کوردیشا ئەمە زۆر سەختتر بووە مەسلەی فەلسەفەکە بووە بە جۆرێک لە قەشمەریات لە ڕاستیە و جۆرێک لەوەی کە شتێکی ئەوەندە قورسە کە تۆ پێی ناگەیت وە زۆر درەنگە بۆ منە زۆر جار هەر بۆ گاڵتە خۆ فەلسەفە نیە لێ تێنەگەم یا فەلسەفەم بەسەرا لێمێ بەرحاڵ ئێمە کاتێک ئەو گۆڤارەماندانە هەموو ئەوانەمان لەبەر چاو بوو کە
زۆر ئاساییە ئەگەر تەنیا خۆش یعنی بە تەنیا خودی خۆمان ئەو گۆڤارە بخوێنینەوە ئاساییە لەبەرەوەی هەر بۆ خۆی مێژووی بیرکردنەوەی فەلسەفی لە ناو ئێمەیە زۆر نوێیە مێژوویەکی نییە لە ڕاستیە و ئێمە کاتێک هاتوینەتە ناو فەلسەفەوە کە فەیلسوفەکان باسی مەرگی فەلسەفە ئەکەن بۆیە زۆر درەنگ ئێمە وەگەڵێت دەست و پەنجەمان لەگەڵ فەلسەفەیان نەرم کردووە هەر بۆیە ئەوانەمان لەبەر چاوا بوو کە زۆر ئاسایی ئەم گۆڤارە نەفرۆشرێت و ئێمەش بەڕاستی وەگوتم هەموو شتێکی لەسەر خۆمان بووە بۆیە زۆر ئاساییە کە وتمان بۆ نمونە هەرچی تر ماڵی دنیا ئەگەر لە سەریشیدانی گرنگ نییە تۆ شتێکە عاشقی بێت فەلسەفەش خۆی بریتە لە عاشق باشە ئێستا شەشەم ژماری ئەم گۆڤارە بڵاو بۆتەوە خوێنەری هەیە بێگومان خوێنەری هەیە خوێنەرەکانیش تایبەتن خوێنەری هەمە ڕەنگنین وەک تۆ لە پرسیاری پێشوا باسە کرد و خودی گۆڤارەکەش هەم لە ڕووی هوەری و داڕشتن و تەنانەت دیزاینکردن و قەبارەکەشی زۆرتر لە شێوەی کتێبایە تاوەکو گۆڤار ئەمەش مەبەستی ئێمە بووە کە بەو چەشنە مامەڵە لەگەڵ فەلسەفەیە بکەین وەکو بەڕاستی ئەو شکۆی فەلسەفە خۆی هەیەی پێمان خۆش بۆ لە ناو شکۆیەکی سادە ینی سادەیەکی تایە لە ناو فەلسەفەیە ئەمە لە ناو کتێب و گۆڤارەکانیشمانە ڕنگ پێبینەوە خوێنەری هەیە بەو بەڵگەی کە لە ڕاستیا ئێمە لاپەڕەیەکمانەیە لە فەیسبوک هەر بە ناوی لۆگۆس لەوێ بۆ نمونە ماوەیەکی دوور و درێژ گۆڤارەکە دەرناکەین نامەمان بۆیە هەواڵی ئەپرسن لەلایەن دۆست و هاوڕێکانمانەوە بەردەوام داوای ژمارەی تازە ئەکرێت لەبەرەوە خوێنەری وەلا شتێکی گرنگیش کە بەڕاستی بەردەوام من سەردانی کتێب خانەکان ئەەکەم ئەوانەی کە کتێب ئەفرۆشن هەواڵی ئەپرسم یەکێک لەو شتانە کە زۆر جێگەی دڵخۆشی بوو بۆ من لە کاتی ئەو قەیرانی داراییەیە سەردان یەکێک لە کتێب فرۆشیەکانم کردوتم دۆخی لۆگۆس چۆنە تەمەم مەبەسم لە ڕووی فرۆشتنەوە وتی گرنگ نییە بەڕاستی باشە یا خراپە بەڵام خاڵێکی گرنگ هەیە کە من خوێنەر هەیە ڕۆژانەیەت لۆگۆسم لێ وەرەگرێت یەد لێرەدا ئەنیشێت ئەی خوێنێتەوە دواتر دایانێتەوە واتە پارەی پێ نییە بیکڕێ بەڵام ئەوێ بیخوێنێتەوە لەبەرەوە ئەمە گرنگترە لە ڕاستیان ئەگەوەی کە بفرۆشتێت زۆر یاکەم ئەو بابەتانەی کە لە ناو ئەم گۆڤارەیە بابەتەکان نووسەرانی کورد ئەی نووسنیان بابەتی وەرگێڕراوە بەڵێ بەگشتی با بڵێن نەخشە و پلانی گۆڤارەکە بە شێوازێکی ئەکادیمی ئێمە کارمان تیا کرد بۆ منە یەکەم ژمارەمان لەسەر فەلسەفە چییە دواتر لە پێش سوکراتیەکانەوە دەستمان پێکردکە یەکەم بۆگەڵێ دەرگاکردنەوەی بەڕووی بیرکردنەوەی فەلسەفیدا لە دوای ئەوە با بڵێن سۆفستاییەکان کە دوو ژمارەمان بۆ تەرخان کردووە ژمارەیەکیان تایبەتە بە ناساندنی سۆفستاییەکان خۆیان و ئەوانەی کە ئەو فەیلسوفانەیە ئەو نووسەرانەی کە لەبارەی سۆفستاییەکان و نووسیویانە ژمارەیەکی دواتر کە هەر لەسەر سۆفستاییەکان بووە پەیوەندی کورد و سۆفستایی یاخود بە منە سەفسەتە لە ناو کووردا چییە ئەمە یەک ژمارە بووە کە تایبەت بووە بەمە کە پرسێکی ئێجگار زۆر گرنگە لەبەرەوە ئەگەر با بڵێن بە کورتی وەڵامی پرسیارەکەت بەمەوە نووسینی ناو گۆڤارەکان بە شێوازێکی ئەکادیمیەت نووسەری کوردی تایە نووسەری بێگانەی تایە بەڵام استراتیجەکە لەبەر چاومان گرتووە ئەوەیە کە وەرگێڕانەکان کە وەرگێڕانمان هەیە هەتا بکرێت لە زمانی یەکەمەوە بکرێ بۆ من لە یۆنانیەوە ئێمە کتێبی پێش سوکراتیەکان فراگمنتەکانیمان وەرگێڕاوە بۆ زمانی کوردی یعنی هەتا بکرێت هەوڵمانداوە بۆ منە هایدگەر کە فەیلسوفێکی ئەڵمانیا لە ئەڵمانیەوە تەرجمەمان کردووە بۆی هەوڵمانداوە وەرگێڕان و نووسینی کوردیشی تیابێ و خۆشبەختانە بەشێکی باش لەو ئەوانەی کە ئەتوانین بڵێن پەروەردەکەری زمانی کوردین بۆ فەلسەفە لە ناو گۆڤارەکەی ئێمەیە ئەنووسن دکتۆر حەمید عەزیزە دکتۆر محەممەد کەمالە بەکر عەلیە مامەسا فارغ ڕەفیقە دکتۆر عەیفان مستەفا و لە گەنجەکانیش زۆر گەنجی ترمان هەیە کە ئەنووسن و هاوکارمانن
بۆیە بەگشتی ینی ماڵێکە بەڕاستی بۆ ئەوانەی کە بیرکردنەوەی فەلسەفی پەرە پێئەدە. زۆر باشە، بابەتەکان تەنها تایبەتە بە فەلسەفە و مێژووی فەلسەفە یاخود ڕنگدانەوەی فەلسەفە لە ئەدەبیاتی کوردیە یان کاریگەری لەسەر نووسەری کورد؟ بەڵێ وەک باسم کرد کارکردنەکەمان بە شازێکی ئەکادیمی بوو بە خاتری ئەوە کە لە ناو پانتایی کتێبخانەی کوردیە بواری فەلسەفە زۆر دەوڵەمەند نییە، بۆیە هەوڵماندا هەنگاو بە هەنگاو بە ناو مێژووی فەلسەفەیە بین و لە ناو ئەمانەشا بیرمان لەوە کردەوە کە بۆ نمونە ئەو کتێبانەی کە لە بواری فەلسەفەیان نووسراوە، بۆ نمونە لە یەکەم ژمارەیە من بابەتێکم نووسیوە وەکو یەکەم ڕووداوی فەلسەفی کە یەکەم کتێبی فەلسەفی بە زمانی کوردی چاپ کراوە، بۆ من لەسەر ئەو کتێبە نووسیومە. بەڵام ئەوەی کە کارکردنی ئێمە با بڵێن فەلسەفە بگوازینەوە بۆ خوێندنەوەی ئەدەبیات یاخود بوار و کایەکانی تر کەمتر ئەوەمان کردو، بەڵام وەک ئارزم کردی لە یەکێک لە ژمارەکانمانە کە هەستمان بە نزیکیەکی زۆر کرد لە نێوان پانتایی سیاسی، ڕۆشنبیری، ئابووری، هەموو پانتایە جیاوازەکان ئەدەبیات پەیوەست بە سۆفستایی و سەفسەتەوە ژمارەیەکمان تەرخان کرد چۆن سەفسەتەی کورد، چۆن لە سەفسەتەی کورد تێبگەین، سۆفستایەکانی کورد چێن. بۆیە یەک ژمارەمان تایبەت کرد بەوە کە پێم وایە ئیشی زۆر باشتیا بوو بەختیار عەلی و کاک بەکر عەلی و چەندین و سەریتر لەو ژمارەیە کە لەسەر پەیوەندی کورد بە سەفسەتەوە و یاخود سۆفستایەکانی کورد چێن خوێندنەوەیان بۆ ئەو مێژووە کردووە. دەستەکانت خۆش بێ، جارێکی تر بەخێرهاتی زۆر بەڕێز هەرێم عوسمان نووسەر و مامۆستای زانکۆ، دووبارە بەخێرهاتی سوپاس دەکەم.